لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 24 خولی ئەستێرەکانی عێراق یانەی دوهۆک بووە میوانی ئەلقاسم لەسەر یاریگای کوتی ئۆڵمپی. لە سەرەتای یاریەوە هەردوو تیپ بە ئاستێکی لەیەکەوە نزیک دەردەکەوتن. لە خولەکی 19 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەلقاسم ئەژمار کرد. محەممەد ساڵحی گۆڵپارێزی دوهۆک لێدانەکەی ئیمانوێل ئیفیانی گێڕایەوە و پارێزگاری لە گۆڵەکەی کرد. بەڵام لە لێدانی گۆشەکەی مۆیسس لۆکاسی بەرازیلی یانەی ئەلقاسمی بە گۆڵ یەکەم پێشخست دوای ئەوەی گۆڵەکەی بە هەڵە لەسەر خۆیان تۆمار کرد. لە خولەکی 38 ناوبژوان لێدانێکی سزای بۆ دوهۆک ئەژمار کرد یانی گزاکیری کۆدیڤواری ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لە خولەکی 42 لە بەرزکردنەوەیەکی ڕێوان ئەمین لە لێدانی گۆشەوە بەیار ئەبوبەکر هەڵۆکانی چیاکانی بە گۆڵی دووەم پێشخست. دوهۆکیەکان بە دوای گۆڵی زیاتری شۆ دەگەڕان. لە نیوەی دۆم و لە خولەکی 59 بەیار ئەبوبەکر هەڵۆکانی چیاکانی کردە خاوەنی گۆڵی سێمیش. یاریەکەش تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و دوهۆک براوە یاریەکە بوو. دوهۆک دوای سێ یەکسانی بەسەرکەوتن ئاشنابیەوە بە 38 خاڵ هەڵکشایەوە خانەی پێنجەمی ڕزبەندی. یاری داهاتووشی چوارشەممە بەرامبەر ئەمانەیە لە بەغداد. یانەی ئەلقاسمیش بە 17 خاڵەکەی لە خانەی 18 ڕزبەندی و ناوچەی دابەزین مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.